خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوەم شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەم چەند ڕۆژە لە بەغدا یاریە سیاسیەکان یەکلاکەرەوە دەبن بۆ پێکێنانی دوو سەرۆکایەتیەکەی تری عێراق. سەرۆکایەتی کۆمار ناکۆچی توندی لە نێوان یەکێتی و پارتیدا دروست کردو و ململانێ و شەڕەکانیان بردۆتە شەقامەکانی بەغدا بە جۆرێک کە بەشێک لە هاوڵاتیان کاندیدی پارتی دموکراتی کوردستان ڕەتەکەنەوە پارتی پێی وایە کە ئەمە دەستی یەکێتی لە پشتەوە. ئەم ئێوارەیەش بەشێک یان ژمارەیەک لە هاوڵاتیان لە بەغداوە باسییان لەوە کرد کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتەکەنەوە. یەکێتی ژەڵێمە دەستی پارتی لە پشتە. شەڕەکە لە دام و دەستگاکانی هەرێمەوە گواستراوەتەوە بۆ شەقامەکانی بەغدا. خەڵکیش چاوی لەسەر یەک ریزیە. دوجار ئەم ئێوارەیە تویتێکی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە چاوەکان لەسەر ئەوەن دۆخەکەی بە جۆرێک گۆڕی پرسیاری جۆرا و زۆری لەسەر دروست کرد. ئایا ڕەتکردنەوەی کاندیدەکەی پارتیە یاخود تاکتیکێکە؟ دوا بە دوای ئەو ڕاوێژکاریش یاخود کەسێکی نزیک لە موقتەدا سەدر بە ناوی ئەحسان شەمەری بازەوە دەکات کە کۆتایی لە دوای تویتەکەەوە کۆتایی بە کاندیدی پارتی هاتکەوە شێرزێباریە. بەڵام هەموو ئەوانە لە عێراقدا ڕوودەدەن نازانرێت. ئەمە ڕەنگە لە ڕووکەشدا لە دژی بێت، بەڵام لە ناوڕۆکدا لە بەرژەوەندی کاندیدەکە بێت. یاریەکان تاکتیکین نازانرێت، بەڵکو دووشەممە یەکلای دەکاتەوە. وام هەفتەیە بۆ عێراقیەکان یەکلاکەرەوە دەبێت. ئێمەش لە ڕەهەندا دو زانیاریەکان لەگەڵ ئێوە ئاڵ و گۆڕ دەکەین و پێشکەشتان دەکەین لە ڕێگەی سێ میوانەوە کە پێکاتون لە بەڕێزان لە کەرکووکەوە ماوەسا محەممەد نەسرەدین هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان و چاودێری سیاسی هەروەها لە مەخمورەوە، ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان وها لە پیرمامەوە دکتۆر ڕێبین سەلام کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. ماوەسا محەممەد سڵاوت لێبێ ئەم گۆڕانکاری خێرانە ململانێت توندەی نێوانی یەکێتی و پارتی دوجار دۆخەکە بەرەو کوێ؟ ئەم هەفتەیە تا چەند هەفتەیەکی یەکلاکەرەوە دەبێت لەو دەستبادان و ململانێ سیاسی کە ئێستا بەڕێگاوێ. پێشکی سلااوم بۆ بەڕێزت بۆ بینەرانی کورسات نیوز بۆ میوانە بەڕێزەکانت. دیارە ئێمە وەکو کورد هەموو تەمەنامان دەکرد کە کورد متتەفق بێ لەسەر ئەوەی چۆن بەشداری لە پرۆسەی سیاسی دەکا ڕێکەوێ لەسەر ئەوەی یەک بەربژێری هەبێ لە بەغدا بۆ سەرۆک کۆمار. بەڵام دیارە بەخابن ئەوەی کەوا هەموو ئاواتمان بوو یاخود پێمان باش بوو بۆ شێوە بێ نەتوانرا لەسەر یەک کاندید ڕێکەوێ. ئەوەی کە ئێستا هەبووە لە بەغا تا ئێستا ئەو ململانیە توندەی لە بینی یەکێتی و پارتی لەسەر پرسی سەرۆک کۆمار بۆ خۆی هەندێک گۆڕانکاری بەسەرا هات. بەدەر لەوەش کاکزانە پرسی دروستکردنی کابینەی ئەم جارەی حکوومەت و خۆی بۆ خۆی پرۆسەی هەڵبژاردنەکەی پرۆسەیەکی تەبیعی نەبوو لە ئەنجامی خۆپیشاندانی جەماوەری عێراق و داخوازی گۆڕان کاری گەورە ئەوە بوو هەڵبژاردنێکی پێشوەختە کرا. ئێستاش هەر ئەو ململانەیە سەردەمی خۆپیشاندانەکان ئێستا بەزەقی لە ناو پێکهاتە سیاسیەکانی عێراق بەدی دەکرێت بە تایبەتی لە نێو ماڵی شیعەدا. ئەمەی کە ئێستا باسی لە دروستکردنی حکوومەتی ئایندەی عێراق دەکرێت پێم وایە پرۆسەیەکی زۆر مەترسیدار و هەستیارە جیاواز لە پرۆسەکانی ڕابردوو سەرجەم هەنگاوەکانی چ لە دیاریکردنی سەرۆکی پەرلەمان چ لە دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پرۆسەیەکی ئاسایی نابێ پڕمەترسی ئەبێ ئەگەر بێت و بەو سیاقی کە ئێستا ئەڕوا بەردەوام بێ مەترسی گەورەی دەبێ ئەگەر بێت و ئەم پرۆسەیە بەردەوام بێن چارەسەرێکی بۆ نەدۆزرێتەوە تا هەڵبژاردننی سەرۆک کۆمار. و پێم وایە مەترسیەکانشی تەنها عێراقیە بەشێکی عێراق یاخود خواری عێراق ناگرێتەوە، مەترسیەکانی دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان و سەرتاسەری عێراق دەگرێتەوە. بۆی خەمی ئێمە ئەوەیە کاتێک کە ئەم مەترسیە جدیانە لە پرۆسەیەکی جیاواز و پڕمەترسی هەیە چی بکەین چۆن کارکەین بۆ ئەوەی هەرێمی کوردستان لانی کەم بپارێزین، چۆن بتوانین دەستکەوتەکانی هەرێم بپارێزین، قوارەی هەرێمی کوردستان بپارێزین لەو مەترسیەی کە لە چوارچێوەی ئەم پرۆسەیە تووشمان دەبێت. ئەوەی کە تا ئێستا گرنگ بۆ بەلای ماڵی شیعێوەکە و مەترسیەکی گەورەی ئەوەیە ئەو درزە و ئەو مشکلەیە ئەو لە ململانێک کە لە نێوماڵی شیعە هەیە دیارە هەموو لایەنە سیاسەکان بە ئێران و بە نێوماڵی شیعی بەشێ زۆریان شەوە زۆر هەوڵیاندا داوایان کرد لەلایەنە سیاسیە کوردیەکان کە هیچیان نەبنە بەشێ لە ململانیە و لەلایەنە سونەکانیانیش داوا ئەکرد نەبنە بەشێ لە ململانیە
پشتگیری لایەنێک لە دژی لایەنێک نەکەن بەڵام بەخابن دیارە ئەمە سەری نەگرت بەشێکی سونەکان و بەشێکی سەرەکیش کورد کە پارتی دیموکراتی کوردستانە بوون بە بەشێ لەم ململانەیە کە کاتێ بەشێکی سەرەکی وەکو پارتی دەبێتە بەشێ لەم ململانەیە لەگەڵ هاوپەیمانێتیەک لەگەڵ سونەکان و لەگەڵ مقتەدا سەدرا دروست دەکا ڕاستەوخۆ کورد پەلچێش دەکا دەبێتە بەشێ لە ململانەیە بۆیە ئەمەش وا دەکا کاتێک کە زۆر لایەنی سیاسی یاخود ئێرانیەکان باز لەوە دەکەن کە کورد و سنەن زیاتر کاریان کرد کە ماڵی شیعینەوە ماڵی شیعی درزەکانیان مەشاکلەکانیان زیاد بێن پێمەوە وتەیەکی ڕاستە لەبەرەوەی مقتەدا سەدر بۆ 73 کورسی کە هەیەی ناتوانێت حکومت دروستکە ناتوانێت تاگلایەنە سەرۆکی پەرلەمان دیاریکە سەرۆک ئەنجومەنی وەزیران دیاریکە ئەگەر باتەوە پارتی دیموکراتی کوردستان و سونەکان نەچونایەتە پاڵیکەواتە بەشداریکردنیان لەو بەرەو لەو هاوپەیمانێتی سەدر بەیانکە بە بەشێک لەو ململانێ قورسەی نێوماڵی شیعی بۆیە زۆر مەترسیە ئەگەر بێت و ئەم کێشانە تا هەڵبژاردننی سەر و کۆمار چارەسەر نەکرێ ئەو شەڕێکە لە ناو ماڵی شیعیە بە هەر شێ بە هەر ئاقارێ بکرێتەوە کە ڕەنگە گە چارەسەر نەکرێت تا ئاستی شەڕی ناوخۆ و پەل دەکێشێ بەکارهێنانی هێزی تێ ئابێ کوردستانش دەبێتە بەشێک لەو ململانەیە لەبەرەوەی ئێستا ڕاستەوخۆ بەشێ لە کورد تەرەفگیرە لە ململانی قورسی کە ئێستا لە ناو ماڵی شیعەدا هەیە پێت وانییە کاک مامۆستا محەممەد پێشتر ئەمە لەلایەن ئەو لایەنانە بە تایبەتی پارتی و سونە و سەدرەوە ئەمە لێک درابێتەوە و توانرابێ یان حسابیان بۆ ئەوە کردبێەوە بتوانن ڕێگە لەوە بگرن ئەگەر مەترسیەک دروست بێت ئیتر مەترسیەکە سەربازیە مەترسیەکە شەڕی ناوخۆیە خود هەر جۆرێک لە مەترسیە دیارە ئەو ململانی کە ئێستا لە نێو ماڵی شیعایە بۆتە ململانەیەکی ئیقلیمی چەند وڵاتێکی ئیقلیمی دەستیان تێیەتی ئیمارات دەستی تێیەتی سعودیا دەستی تێیەتی تورکیا دەستی تێیەتی بۆیە ئەم ململانەیە ئێستا بۆتە شەڕێکی ئیقلیمی ئەو شەڕە ئیقلیمیە لەناو عێراقدا لەسەر پشتی خەڵکانی عێراقێک لا دەبێتەوە کە بوو بە شەڕ دەبێتە شەڕی ناوخۆی عێراق بۆیە زۆر گرنگ و بۆ خۆی کورد هەر لەسەر داوای ئەو لایەنانی زۆر لایەنی دۆستانی کورداوای ئەوان لە کورد دەکرد کە نەبێتە بەشێ لە ململانەیە و دیارە لە تویتەکانی مقتەدا بەڵێ مامۆستا بەڵێ مامۆستا محەممەد کاک دیارە گرفتێکی تەکنیکی دروست بوو دکتۆر ڕێبین سڵاو لێبێ بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ و کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەم هەفتەیە پێت وایە هەفتەیەکی یەکلاکەرەوە دەبێت 2000 بە مەترسی و ئەوەی کە پێی وایە مەترسیەوە ئەوەی کە پێی وایە هیچ مەترسێک ڕوونادا هەموو شتەکان یەکلا دەبنەوە دکتۆر ڕێبین بەڵێ مامۆستا محەممەد لەگەڵمان ماویت مامۆستا محەممەد گوێ لە دەنجی منە بەڵێ ئەگەر سەرنجەکانە تەواوکەی بەڵێ کاکزانە ئەوەی کە مەترسیە ئێمە زیاتر پەرۆشی مەترسیەکانی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە کاتێک کە بەشێ لە کورد دەبێتە بەشێ لەم کێشەیە ئەم کێشەیە ئەگەر بێت و چارەسەر نەکرێ حکومەتێکی تەوافقی دروست نەبێ حتمما ئەم کێشەیە دەرئەنجامی خراپی لێ دەکەوێتەوە بەرامبەر بەوەی کە کورد دەبێتە بەشێ لەم کێشەیە هیچ دەستکەوتێکی نەتەوەی نیشتیمانی بۆ کورد باوەڕ ناکەم هەبوو بێ لە چارچێوەی ئەمەیە باوەڕ ناکەم هیچ ئەو بەشەی کوردش کە بۆتە بەشێ تەرەفێک لەم ململانەیە هیچ دەستکەوتێکی نەتەوەی هیچ دەستکەوتێکی گەورەی بەرامبەر بە دەستکەوتێکی گەورە بەشێ بووبێتە بەشێ لەم ململانەیە و خۆی بۆ خۆی مێژووی ئەو کەسانەی کە ئەو لایەنە کوردیە تەحالوفی لەگەڵیان کردووە مێژوویان هیچ مێژوویەکی باش نەبووە لەگەڵ کێشە سەرەکانی کورد ئێستاش مقتەدا سەدر هێزی پێشمەرگە بە میلیشیا دەبینێ ئێستاش مقتەدا سەدر لەگەڵ عێراقێکی مرکزی بە قووەتە هیچ کاتێ لەگەڵ مافڕەوەکانی گەلی کوردان نەبووە و پێکاتە سونەکەش ئەو پێکاتە سونەیە نییە کە کورد پشتی پێبەستێ و بۆ خۆشی کورد بوونی بە بەشێ لە ململانیە سەرەکیی کە ئێستا کە مەترسیەکی بەڕاستی جددیە بۆ خۆی درزێکی گەورەش دەخاتە نێوماڵی کوردیەوە یعنی هیچ معقول نییە کورد ببێ بە تەرەف لە ململانەیەک کە
ئەم ململانەیە ئەگەر بێت و ئێستا ببینین پەلی هاوشتۆ بۆ دەرەوە دەوڵەتێکی وەکو ئیمارات چەند ڕۆژێک لەمەوە پێش بە ئاشکرا باز لەوە دەکا کە لە ناو عێراقەوە هێرش کراوەتە سەری ئەگەر ئەوان بتوانن میلیشیا چەکدارەکان دەستیان بگا بە ئیمارات حتمما دەستیان بە ئاسانتر دەگا بە هەولێر و بە سلێمانی و بە دهۆکەوە باشە مامۆستا محەممەد پێ دوایە کورد بۆ خۆی یەکێک لەلایەنە سەرچەکان بە تایبەتیش مەسەلەن پارتی دموکراتی کوردستان هۆکار بۆ ئەوەی کە بڕات ینی یەک ریزی ناوماڵی کوردی تێکچیان ببێتە هۆیەوەی پارسەنجی شیعە بەلایەکە بکەوێ. ئەو قسەیە زۆر ڕاستە ئەگەر بەهاتایە بۆ نمونە ئێستاش پارتی ئەگەر لەگە موقتەدا سەدر و سوننەکان نەبێ ئەوان ناتوان ئەو زۆرینەیە دروستکەن کە موقتەدا ئاوا بەبێ منەتانە بە عقلیەتێکی ئیقسائی و تەهمیشی هەوڵدا بۆ حکومەت دروستکردن بەڵێ ئێستاش ئەگە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سوننە و لەگەڵ موقتەدادا نەبێ موقتەدا ناتوانێت حکومەت دروستکە و ناتوانێنە ئەو زۆرینەیەش دروستکار لە پەرلەمانە بۆیە کاتێک کە بەڕاستە و خۆی نێوماڵی شیعە و ئێرانەکان باز لەوە دەکەن پشتگیریکردنی سوننە و پارتیش گوای کردووە کە موقتەدا ئێستاکانە بەو جۆرە تەعاملکە لە نێوماڵی شیعی و بۆیە ئەوان کە زیاتر کە ئێستا دەبینن نێوماڵی شیعە بەرە ئەو مەترسیە گەورەیە دەڕوا هەڕەشە لە حولەفا و لە هاوپەیمانەکانی موقتەدا دەکەن و ئەمەش بەڕوونی ئەو هەڕەشانە درکی پێکراوە و موقتەداش لێ شاردۆتەوە کە بەڵێ هاوپەیمانەکانی هەڕەشە و مەترسی جدیان لەسەرەوە ئەم مەترسیانش مەترسی جدین ئەگەر بێت و موقتەدا سوور بێ لەسەر ئەو شێوازە لە دروستکردنی حکومەتەکان هەر کێشەیە لە نێو ماڵی شیعە ڕووبدا ئەو کێشەوە یەقین دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچە سونیەکانش. بەڵێ مامۆستا لەگەڵمان بمێنەرەوە دکتۆر ڕێبین سەلام سڵاوت لێبێ. ئەم ئێوارەیە موقتەدا سەدر تویتێکی کردووە پێت وایە ئەو تویتەی موقتەدا سەدر هیچ گۆڕانکاریەک دروست دەکات یاخود هیچ پەیامێکی تێدایە یاخود تەنها تەکیدکردنەوەیەکە؟ طبعا تویتەکەمان بینی و دەرەنجامەکانیشی ئەگەر پیا و لە دوورەوە لە نزیکەوە سرۆڤەی بۆ بکە بریتە لە دووبارە دووپاتکردنەوەی ئەوەی کە هەیە و دەڵێ هەر کەسولایانێک بەڵگەی لەسەر ئەوە هەیە کە نوێنەرەکەی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرۆکایەتی کۆمار ئەگەر هەر بڵێن تێبینیەک هەیە لە سەری با دەنگی پێ نەدەن بەنسبەت ئەو بڵێن پەرلەمانتارانەی کە سەر بەڕۆکی سەدرن کە خۆی لە هەفتا و قوتور دەدات و ئێستا ئەو تویتە هیچ لە بابەتەکە ئیزافەیەکی وانییە کە بڵێ شتێکی زۆر تازێ و گۆڕانکاریە لە سیاسەتەکەی بەڕێز موقتەدا سەدرا چونکە فعلاً ئەو هاوپەیمانی کە پێکهێنراوە هاوپەیمانیەتێکە کە لە پێناوی چاکسازیدایە بۆ سەرجەم عێراق و لە قۆناغێکی خەتەرناک و ترسناکە عێراق ئێستا بەقەدەر ژمارەی گەڵای دارەکانی کە لە عێراقا هەیە ئەوەنە شێواز و لق و پۆپ لە مەسەلەی گەندەڵیدا لق و پۆپی کێشتاوە بۆ هەموو جوگەکانی حکمڕانی لە عێراقا بۆیە بەگژاتچوونەوەی ئەم بابەتە پێویستی بە خەڵکی بەهێز و حکوومەتێکی بەهێز هەیە لەمە پێش تاقی کراوەتەوە کە بە شێوەی حکوومەتی سازان و تەوافقی ئەمە دەرەنجامەکەی بۆ کە ڕوویاوە بەئێستا ئێمە مۆدێلێکی دیکە تاقیکەینەوانە یعنی هەر خۆی لە مرۆڤایەتی هەموو ئەو تیۆرانی کە مرۆڤ تاقی کردەوە مامۆستازانە یەکەم جار بەنەوەیەک بووە دوای 180 دەرەجە بە عەکسەوە وەری دەگرێت هاش تا قۆناغی سێیەم دێت هەموو تیۆرەکانی مرۆڤایەتی وایە کە دێت بە شێوەیەکی هاوسەنگ ئیجابیاتەکانی هەردوو لاوەردەگرێت. دکتۆر ڕێبین بەڵام باز لەوە دەکرێت دکتۆر ڕێبین باز لەوە دەکرێت کە ئەمە مەترسیە مەسەلەن مامۆستا محەممەد کە لە بەرنامەکە بەشدارە باز لەوەکە کە ئەمە مەترسیەوە سەردەکێشێ بۆ شەڕی ناوخۆ ئەوە تا مەسەلەن ئەبوزەبی دەڵێت لە ناو عێراقەوە هێرشم کراوەتە سەر ئەوەختە ئاسان دەستیانەگا بە سلێمانی و بە هەولێریش. ئەوانی ئەی تەواو نێمە خۆ هەموو درۆنەکان بەڵێ مانگی هەر ساڵ و پێرە ساڵەوانە یعنی بە شێوەیەکی موبەرمەجی کە چۆن هێرشەکرا سەر هەموو لایەک ئەمە بە مەسەلەیەکی شەڕێکی قوڵتر و گەورەترە کە ئێمە بەڕاستی ئێمە شەتاوەکو ئێستا هەر بێلایەن بووین بەڵام لە کاتی چوونە دەرەوەی لە برادرانی نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نۆی یەک کاتێک کە سەرۆکاتی پەرلەمان دەنگی لێدرا لەو کاتەوە دووفاقی دووشەقێکە دروست بوو لە نێوان ماڵی کوردستانە و ئیلا ئێمە پێشەوە کۆبوونەوەی خۆ کراوە لە 27 دوانزەدا لە ماڵی هەڤاڵمان جەلالی خوا لە خۆش بوو لە نێوان پارتی و یەکێتیدا ئیمزای ئەوە کراوە کە بە یەک تیم و یەک داواکاری هاوبەش بەژەندی گشتی باش ئێستاچێتی پێی وایە کە پارتی ئەو یەک ڕیزەی تێکداوە کاک دکتۆر ڕێبین بە چ جۆرێک بازەوە دەکاتەوە پێشتر کۆبوونەوەیان نەبووە لەگەڵ سەدرریەکان ڕێکەوتنیان نەبووە لەگەڵ سەدرریەکان و حەلبوسی
دوایی یەکێتی کە پێی زانیوە مالکیش لێزارراوە لێ مەقەوە بەڕێز پیرمان هەموو لایەنەکان دەرگاکە کراوەتەوانێ و ئێمە ئاشکرا و ڕوون و ئاشکرا لە پێش پەردە و لە پشت پەردەوە وتومانە کە یعنی پارتی دیموکراتی کوردستان بە سەرزاری وتەبێژی ڕسمی چەند جاری دووپاتی کردەوە بەڵێ بەرەکەیشی عدا بەڵام ئەوەی کە دروستی کرد ئەم دوو بەرەکاتیە ڕۆژی 9 کاتێک کە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەنگی لێدرا دوای نیو سەعات برادرانێکی نیشتیمانی چوونە دەرەوە لەگەڵ جەماعەتی تاری تەنسیقیدا یعنی خۆی تەواوی تاری تەنسیقی کردویانە چیان کردووارەوە بۆ کە چوونەتە دەرێت تەبان ئەو مەوقفەی کە ماڵێکی ئەنوانی بۆ خۆیان سیناریۆیەک بوو بە شێوەیە لە شێوەکان کردیە هۆی ئەوەی کە ماڵی کوردستانی شاق ببێ و ئەحراجێتی دروست کرد بۆ حلەفاکانیشی چونکە تۆ ئەگەر بڵێ ئێستا من بێلایەنم لە نێوان ئەم دوو گرۆیەدا گرۆی تاری سەدری لەگەڵ گرۆی تەنسیقیدا دەبێ قاچێکی لەو دیوی قاعی پەرلەمانەوە هی دەنگانەکە ببێ و قاچێکیش لەم دیوە بهێڵیتەوانێ هەتا تاوەکو بڵێ بێلایەنم چونکە لایەنداری و بێلایەنی هاتە سەرەوەی کە جەماعەتی سەدر مانەوە لە قاعەکەی دەنگانی بۆ سەرۆکایەتی پەرلەمان و گروپەکەی دووەمی چوونە دەرەوەی قاعی دەنگانەکە بەو شێوەیە هەر کەسێ لە دەرەوە بواە لەسەر ئەوان حسابە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە چوونە دەرێ و ئەوەی لەناوە مایەوە بەلەگەڵ کوتلەی بڵێن سەدر حسابە کە پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنەکانی دیبی کوردستان مانەوە تاوانەوە چوونە دەرەوەیە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانی گرتەوە لایەنەکانی دیکەی کوردستانیش ئەو ئەندام پەرلەمانە بە ڕێزانەمانەوە لە ناو قاعەکەی دەنگداندا ئێبەم شێوەیە وای لێدێ کە ئەنەوە فەرێتەوە کە ماڵی کوردستانیش لەت بوو لە نێوان ئەو دوو ڕایەدا بەڵام لە ڕاستیدا بە شێوەیەکی فەرمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو لایەک دووپاتی ئەومان کردوێتەوە کە ئێمە بێلایانی لەم شەڕەی ماڵیشی ئەدا و دەمانەوێت بێلایەن بمێنینەوە بەڵام وایان لە مەوقیفەکە کرد خۆیان ماڵی شیعە لە بینی ماڵی خۆیانە وایان کرد کە ڕنگانەوەی هەبێ بۆ دکتۆر مختەدا سەدر ئەم ئێوارەی ئەڵێ لە تویتەکەی ئەڵێ پارتی دیموکراتی کوردستانی هاوپەیمانمان یعنی ئەو ئەڵێ هاوپەیمانمانە ئەی هاوپەیمانە یەکە نووسراویشە لە تویتی پێشووتریا دوێنێ پێرێشاکە معارەزەی وەتەنیش هیوارەکەینەوە لەگەڵ یانە بە هەموو شێوەیەک و هاوبەشانی دیکەش دەرگای لەسەردا نەکراوە بۆ هاتنە ناوە لەناو کابینە وزاریەدا تەنها ئێستا تێبینیەکان پڕ بۆ تەوانێت لەسەر بەڕێزمالکی کە ئەیانەوەی هیچ پۆست و پلۆپایەک وەرنەگرێت بە منافسێکی بڵێن عەقیدی و ئیداری و سیاسی خۆیان ێزان و دەڵێت نابێتە ناو پرۆسەکەەوە لە دوورەوە لە نزیکەوە بەڵام ئێستا جەنابی سەرۆک بارزانی پێشنیارێکی بۆ کردوون کە عەرزی کرد بۆ ڕێگەی جەنابی کاکنێشیبان بارزانی سەرۆکی یاریەم لەگەڵ محەممەد حەلبوسی چوونە حەنانە و پێشنیارەکەی جەنابی سەرۆک بارزانیان لە ڕۆژی سێویەکی مانگە مانگی پێشودا بڵین عرض کردوون بۆی کە ئەگەر بێت و پێی ڕازی بن کە هیچ مەفەڕێکیش نەماوە لە بینیانە هیچ مەجالێک نەماوەی لا دەبێ ئەو پێشنیاری جنابی سەرۆک بارزانی ئەبێت جێبەجێ بکەن چووکە لەبەرەوەی پەرلەمانەکەی عێراق ئێستا ئیتر کۆبوونەوەکەشی بە سەرسێ دەکرێت ئەوە وەکەوەی کە داوێک درایوانێ لەلایەن سەرۆکاتی کۆمارەوە پێش ئەوە داوێکی پێشینە نرایەوە تەبان پرسیارێک کراوە لەلایەن سەرۆکاتی کۆمارەوە لە دەرگای فیدراڵی عێراقی دەڵێ ئەرێ کۆبوونەوەی یەکەم چۆن دەکرێت بە پێی مادەی هەفتا ئەوە بوو کەسەبی فەرێتەوە مادەی هەفتا دیارە فەقەرە یەکی دەڵێ بە ئەغلەبیەی سولسەیەک دەنگەکایرێ بۆی قەرارێکی پێشینە و بەرگیریەک هەبێ بۆ ئەوەی کە کۆبوونەوەی یەکەم ئەگەر پێیان نەکرا پێیان تێکبیرە یعنی ئەگەر زانیان ئێستا لە قۆناغێکایە قەرارەکەی مەحکەمەی باڵای فیدراڵی دەڵێ دەبێ بدوو لە سەرسیەکەی واتە 220 ئەندام پەرلەمان کۆ ببنەوە و ئەگەر ئەمە نەیەتە دی ئیتر کۆبوونەوەی یەکەم جێبەجێ نابێت دەکەوینە فەراغی دەستوریەوە دەستورەکە حەلی نێک دۆزیێتەوە بۆ ئەو مەسەلەیە سەرۆکایەتی کۆمارەوە ئێستا توانن ئەگەر سوور بوون کە بۆیان دەرناچێ ڕقەمەکان بۆ پێک نایە پێیان تێک دەیرێ ئەو وەختە بەم شێوەیە پێیان تێک دەیرێدادگای باڵای فیدراڵیشیان هەیە بۆی کۆبوونەوەی یەکەم ڕوونەدا ئیلا 220 ئەندام پەرلەمان لە ئەسڵی 329 کۆ بێتەوە بەڵێ دکتۆر ڕێبین ئەگەڕێم وڵات کاک ڕەشا سڵاو لێبێ کاک ڕێبین پێی وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی دەنگدان بە جێگرانی
یان دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکریزی تێکداوە و ئەجینا شتێکی لەو بابەتە نەبووە و پارتی پێشوەختە ڕێکەوتنی نەبووە. ئەمە بۆ گەیشت بە ئەمڕۆ. وڵام من نازانم ئەو سەرەتا سڵاو لە ئێوە سڵاو لە بەڕێستە هاوڕێیانم لە هاوکاران لێوێندەر سڵاو لە بینەرانی کەم کەناڵە خۆشەویستە. دیارە ئەوەی دکتۆڕێبین باز دەکات دوورە لە ڕاستی پێدەچی لە ئاوازێک بخوێنێ ئەو ئاوازە پێدەچی ئەو خەڵکە لە خارجی لە دەروی ئەو باز نەبێتن کە خەڵک گوێبیستی ڕاگەاندنەکان نەبوو بیتن یاخود لە نزیکەوە ئاشنای ئەم سیاستە چەوتەی پارتی نەبووی لە ڕابردوو کە لە نێو هاوچەش ئاڵۆزەکاندا مامەڵەی تێدا کردو مەلەی تێدا کردو. وا دیارە دکتۆڕێبین زۆر بێ ئاگایە لەم سەردانایی کە شاندی هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان کە بەسەرپەرشتی یاخود بە لێپرسیاوێتی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بووە. دیارە پێشوەختە ئەوانە ڕێکەوتنی دووخۆڵیان هەبووە لەگەڵ تەیاری سەدری یاخود لەگەڵ ئاگە بیکەینە سێپۆژ لەگەڵ حەلبوسی ئەمانەوەتە هەم شەقامی سونە هەم زایدەن تەیاری سەدری زایدەن نوێنەراتی پارتی دیموکراتی کوردستان بە حزوری ئۆردۆگان لە ئەنقەرە ڕێکەوتنی سێپۆڵیان کردووە. ئەم شاراوەیە یاخود ئەم پەردەپۆشکردنە لەکەن دکتۆرێک زۆر پێم سێرێ ینی دکتۆری جامعەبی چۆن دەکرێت خەڵک چاوەشە بکەیت لەم ئاستە ڕۆشنبیرێکی چۆن عفو کە کاک دکتۆر تو قسەی تۆ نابڕم کەسڕی خۆت هات کەسڕی خۆت هات تۆ دەتوانی وەڵام دەیتەوە بە قوربان دیارە شاندی مختدا سەدر شان ئەم شاندەی کە چووی لەگەڵ ئەم دانیشتین دوای ئەوەی کە ئێمە مقاتەعەمان کرد لەم دانیشتنەکە ئەمانە ئەم ڕێکەوتنەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و تەیاری سەدری ڕاستەوخۆ هەواڵانی تیاری سەدری یافدەمدام دێژنێک لە تیاری سەدری هێناگانە بۆ هەواڵانی ئێمە کاکاگریمات سەرپەرشتی ئەم لێژنە هاوشەی کردووە کە شاندە هاوشەی کردەوە بۆ بادە. بۆیە من لام سەیرە ڕێکەوتنی پێشوەختە کرایەت تۆ بۆی کاری دەکەی جگە لەمە ئەوەی لە نیتاقی کوردستانی دەرچووە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان چەندین دیداری گفتوگۆ کرا بۆی کە شاندێکی هاوبەش دروست بکات. لەم لاوەش بە شاراوی هێشتیەوە ئاشکرای نەکرد کە کاکە من ڕێکەوتنی پێشوەختەم لێ لەگە ئەمە زیانی چی دەبێت کاک ڕەشاد بۆ هەرێمی کوردستان هیچ زیانێکی دەبێت یعنی گەر پارتی بۆ خۆی بچێتە ڕێکەوتنێکە و کۆمەڵێک پۆست بەدەستبێنێت چ زیانێکی دەبێت حەزبێکی سیاسیە و دەیەوێت ممارەسەیەکی تر بکە. باشە بۆ کەس لاری لەوە نەبوو کە پارتی دیموکراتی کوردستان مافی ئەوەی نییە بچێ ڕێکەوتن بکاتن بەڵام تۆ بۆ پێش دێی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دوو شەریک وەکو دوو هێزی ئەوە دوو هێزی سەرەکی لەم پرۆسەیە کە دەرکەوتنە لە هەرێمی کوردستان بۆ ڕاستەوخۆ پێی ناڵێک کاکەم ڕێکەوتنێکم کردووە بۆ دەچی ئیحراز دەکەی خۆت ئیحراز دەکەی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان ئیحراز دەکەی. ئەم شان دەچووە باسی شتێکیان کردووە ئەم شانی تیاری سەری باشترا پێ وت کاکە ئێوە باسی چیەکەن ئێمە ڕێکەوتنی پێشوەختەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە ئێوە باسی چیەکەن. بۆیە من ئەم شتەی کە کاک دکتۆڕێبینیش باسی کرد ینی زۆر خەتەرە تەمان لە 2003 یاخود لە دوای 2005ەوە کە پرۆسی هەڵبژاردن کراوە لە عێراق ڕۆڵی مام جەلال حەجیز ئەوە نەبووە بێت ئێمە بەشێک بین لە تێکدانی نێوماڵی سونە یاخود نێوماڵی شیعە. ئەوەی ئێستا پارتی دیموکراتی کوردستان کردوێتی ڕێک تێکدانی نێوماڵی شیعەشە بۆیە هەم ئێران هەم چوارچێوە هەرگیز ئەمە قبوڵ ناکەن و پێشیان قبوڵ ناکرێتن بەوەی کە ڕێگە بدەن پارتی دیموکراتی کوردستان یاخود جەنابی بارزانی بەشێکی لە تێکدانی نێوماڵی شیعە. بۆیە هاتنی شاندی ئێرانی بۆ هەرێم و بەتایبەتی دانیشتنیشان لەگەڵ بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و حکومەت ئەم ئاگادارکردنەوەی داوەتەوە پارتی دیموکراتی کوردستان ئێمە ڕازی نین ئێوە بەشێک بن لە تێکدانی ماڵ شیعە بەشێک بن لە ڕۆڵی خەڵکی تر هەمووش بکرێتن ئەمانیش بێن خۆ دەشێتن. بۆیە ئەم بڕیاری بە تەسەوری دادگای فدرالیش هەر لەو چوارچێوەیە کە دوو لەسەر سێ دەبێت حضوری هەبیتن بۆی کە دەنگ بە سەر و هەبێت. من پێم وایە یاریکان ئەلێرە و باشتر یاریکان لێرە خۆشتر دەبێتن دەتوانێت جوڵەی باشتر بە ئەسپوفیلەکان بکرێتن بە خەلعە بکرێتن لەبەروەی هیچ هاوپەیمانێتی لە هاوپەیمانەتی ئێستا کە هەیە لەسەر سەحەکە ناتوانێتن
بتوانێت دەستەبەری ئەم دەنگانە بکە کە زیاتر لە 220 کورسیە بۆیە ناچارێت مێزی گفتوگۆ بکەنەوە. پێ دوایە دووشەممە پێ دوایە دووشەممە ینی هیچ سەرداوێک دەردەکەوێت یاخود هیچ دانیشتێک دەکرێت یان تەنها کاری یان گۆڕانکاریێک ڕوودەدا. بەتەسەوری من دوای هاتنی شاندی هەم ئەمریکەکە و هەم زایدان ئێرانیەکان و ئاراستەیەکی تریش دەنێو ماڵی شیعە بەتایبەتی ناو تیاری سەدری گەیشتونە کە قنعاتە بە دیاریکردنی بەکاریکردنی بەڕێز کاک هۆشیار زێباری هەمیان ئیحراز بوون چونکە تیاری سەدری لە ڕابردوو بەشێکی کاریگەر بوونە لە ئیقالەکردن لە دادانی بەڕێز هۆشیار زێباری بۆیە هەمیان ئەمانەست ئیحرازن بە هۆشیار زێباری. من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان هەڵی کرد لە دانانی ئەم بەڕێزە دەکرا کاندیدێکی تر دابنێت ئەمە چۆن دەکرێتێن تۆ ئێستا حامی دەستوری عێراقی کە سەر و کۆمارە بڵێتە دەست کەسێک کە لە ڕابردوو ئیقالە کرابێتن یاخود تاوانبار کرابێتن بە مۆزوعی گەندەڵی. پرسیاری تویتەکەی کاک ڕەشاد گەڵاڵی پرسیاری تویتەکەی مقتەدا سەدرم لە بەڕێز دکتۆر ڕێبین کرد وتی ئەمە شتێکە ئاساییە وتی ئەگەر وایە وتی لەبەرەوە پێشتریش موافقەی لەسەر کراوە کەواتە هیچ شتێکی لەسەر نیە ینی تویتەکەی مقتەدا سەدر زیاتر ئەوە دەگەێنێ. بەڵێ ئەوەی من دەمەوێت باسی بکەم کورد هەرگیز نابایە بەشێک بە لە تێکدانی نێوماڵی شیعە چکە لە 2005 بوو ئێستاکە بەتایبەتی لە کۆی پرۆسەکان کورد بەشێک بووە بەتایبەتی یاریکەری ئەساسی لە نێو بەغدا ڕۆی جەنابی مامزەلال بووە مامزەلال بە ئاشکرا نەک جارێک کوردوان بەڵکو بەدەیان جار لە سەر جەمبۆنەکان باسی ئەوەی دەکرد ئێمە نابێ بچی هاوپەیمانەتی لەگەڵ شیعە لەگە سنە بکەین بۆ دژایەتی شیعە لەگە شیعە بکەین بۆ دژایەتی سنە یاخود بچین هاوپەیمانە لەگە تەرەفێک بکەین بۆ دژایەتی ئەوی تر لە نێوماڵی شیعە بۆیە باشترین چارەسەر لەم قۆناغی ئێستاکە بۆ لەگەشت قۆناغەکان لە دوای پرۆسەی ئازادی عێراق دەکرا چۆن کرا ئەم ئاراستەیە چۆن کاری کە دەبایە بەردەوامی پێ بدرابان لە بەڕۆی من پێم وایە کورد کەبینەیەکی ئەوەیە ناکرێتن کورد ببێ بە بەشێک لە تێکدانی نێوماڵی الشيعة لبر الشيعة أكثرية 50 زائدية شوفوا مسوقرة لنو فرصك ذكرى زور بأجاية ومعمر لقى أول كريم من دزانم وشار زور اللي توشيا لسر سنة كان لسر تياري سدي لقى بعدين كانت كوستان بلام خلنوي واقع بيننا لسر روشي سياسي ياخذ لسر واقعي سياسي لا زور زي عواصر اللي نفسك كتبوه من وايد بينم ڕۆلی هەرێمی کوردستان دەبێت لەم چوارچێوەیە بێتن بۆی کە دەستەبەری داهاتپێشی ئارامتر باشتر بۆ هەرێمی کوردستان سۆگەر بکەین ئەوەش تەنیا و تەنها لە چوارچێوەی سیاستێک بەڕێوە دەچێتن کە بەشێک نەبین ئێمە لە تێکدانی نێوماڵی شیعە کە شیعە بۆ خۆ دەزانی ڕۆلی سەرچیان هەیە و ئێران لە نێو ئەو بازنەیە بەتایبەتی لەسەر ساحەی عێراقی بۆچی ئەمانە بە مەترسی دەزانن کاک ڕەشاد ینی بۆچی ئەوەندە تەئکید دەکەنەوە ینی مەترسیەکە لە چیە دەبینەوە؟ دیارە وەکو هاوچێش ئالۆزەکان لە دوای 2023 هەم ئەمریکا و ئەوروپا زایدن ئێران وڵاتانی عەربیش ئەم ڕۆڵی ئێران بینیتی لەسەر ساحەی عێراقی من پێم وایە نە وڵاتانی عەربی توانیتیان ببینن نە ئەوروپاش توانێتی ئەم ڕۆڵە ببینێتن لە هەموو وەزع ناسکان بەتایبەتی لە هاتنی قاعیدە داعش ئێران بەشێکی کاریگەر بۆ لە یارمەتیدانی هەرێمی کوردستان خۆتان دەزانن هەر جەنابی بارزانیش لە یەکێک لە بۆنەکان لە کۆمپیوتەر ڕۆژنامەسی باشە باسی کرد یەکەم لە دیارێک لەگەر ئەگەر بە هەڵەند سوبووم لە عەربیە بوو لە عەربی عەدەس دەرێ لە هاتنی داعش یەکەم دەوڵەت کە هاوکاری ئێمە کردی بە بەبیل بانگاوازەکە ئێمە هاتیەوە ئێران بووە ئەو دەوڵاتانی تر بوونە بەڵام یەکسەر بۆیە لەم قۆناغی ئێستاکە تۆ ناکرێت بچیت ئێران سوقلی خۆی هەیە بەشێکی کاریگەر لە هاوپەیمانەکانی ئێران ئاوت بکرێتن پێم وایە ئەو ئاراستی پارتی دیموکراتی کوردستان ئاراستەیەکە هەموو هۆکارگەرێک دەبی بۆ تێکدانی نێوماڵی ینی یەکڕێزی نێوماڵی کوردیش هەم بەشێکی کاریگەری دەبی بۆ تێکدانی یەکڕێزی نێوماڵی شیعە. بەڵێ ئەگەر وڵات مامۆستا محەممەد پێت وایە مەسەلەن 2000 درزێک بکەوێتە ئەو هاوپەیمانەتیانە یاخود ئەو بڕیاری دادگای فیدرالی کە 220 ئەندامی دروست کرد و عێراق بەرەو دۆخێکی چەق بەستوو بباتوە بخاتە فەراغێکی دەستوری یاخود دووشەممە یەکلا دەبێتەوە؟
کاکزانە خۆی ئەو مادەی هەفتا کە تایبەت بە دیاریکردنی یا هێزداریکردنی نیساب لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەو مادەیە بەشێکی سەرەکیە لە بیرۆکەی تەوافق و شەراکەت لە بەڕێوەبردننی عێراق لەبەرەوە ئەو مادەیە پارێزگاری لە شەراکەتی ڕاستەقینەی کورد و سوننە دەکا ڕێگر دەبێ ئەو مادەیە بۆ خۆی ڕێگرە لەوەی کەوا شیعە بیرکاتەوە ڕۆژێ لە ڕۆژان بە مەبدەئی زۆرینە و کەمینە دەست بگرێ بەسەر دەسەڵاتەکانی عێراقدا لەبەرەوە ئەو فەقەرەیە کە ئیجباریان دەکا نیسابی قانونی دەبێت 220 بێ شیعە بەتەنها ئەگەر هەموو نێوماڵی شیعەش ڕێک بێ ناتوانێت ئەو نیسابە دروستکە کەواتە ئەو یاسایە ئەو برگەیە دانراوە بۆ چەسپاندنی مەبدەئی شەراکەت و وەکو زەمانەتێکش دەکرێت بڵێن ئەوە ثولثی معەطڵە بۆ کورد و سوننە بەڵام ئەوەی سەیرە لەمەدا پارتی دیموکراتی کوردستان و سەرجەم ئەوانەی کە لە پارتیۆ نزیکن لە چەند ڕۆژی ڕابردووە هەمویان یاساکان وا تەفسیر دەکرد کە ئەمە ڕێگر نابێت لەوەی یەکەم دانیشتن ئەگەر 220 ئەندامەکەش ئامادە نەبێ دەکرێت ئەو دانیشتە ئەمجا دەچنە خولی دووەمەوە کە بە 50 دانیشتەکە دەکرێت و سەرۆکش هەڵدەبژێردرێ و خەونیان بەوە دەبینی سەرۆک کۆمار لە ڕێوە لە ڕێ ئەو یاسایە ئەو تەفسیرە بۆ یاساکە هەتا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کە پارتیە نووسراوێکی ئاراستەی محکەمەی اتحادی کرد بۆ تەفسیری ئەو مادەیە بەڵام محکەمەی اتحادی ڕەتی کردەوە لەبەرەوەی وەڵامەکەی ئەوە بوو کە ئەو ناتوانێت نوێنەرایەتی سەرۆکاتی پەرلەمان بکە ئەو جێگری دەمەوە کەواتە لێرەدا ئەوە بەزەقی دەردەکەوێت کە مەترسیدارە پارتی لەم بابەتەیە ئەم پرسە تەنها بۆ سەرکەوتنی بربژێرەکەی ئامادەیە دەست لە تەفسیری ئەو مادەیە هەڵگرێکە بۆ خۆی یعنی زەمانەتێکە بۆ کورد و زەمانەتێکە بۆ سوننە ڕێگر بێ لە تاکڕەوی شیعە تەنها لە پێناو ئەوەی بربژێرەکەی سەرکەوێ ئێستا پارتی لەگەڵ ئەو تەفسیرەیە کە پێویست بەوە ناکات 220 ئەندام ئامادە بێ بە 150 یعنی 50 کافیە بۆ ئەوەی دانیشتنەکە ئەگەر 220 ئامادە نەبوو بچنە قۆناغی دۆمەوە کەواتە مەترسی ئەوەیە ئەم هەندێکاوانەی پارتی لە ئەم کۆناغەی دواییدا هەم تەوافق بۆتە مەترسی بۆ تەوافق لەسەر تەوافق لە عێراق بەڕێوەبردننی عێراق بە تەوافق و هەم بۆ کوردستانش ئەگەر بێت و بۆ تەوافق بۆ کوردستانش کاتێک کە لە کوردستانش تەوافق گرنگ بێ لە عێراقش گرنگ بێ ئەگەر بێت و پۆستی سەرۆکەی هەرێم لای پارتی بێ سەرۆک ئەنجومەنی وەزیران لای پارتی بێ هی هەرێم جێگری هەتا لە پەرلەمانش ڕاستە سەرۆکی پەرلەمان لایەکێتە بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان لای پارتیە سەرۆک کۆماری عێراقش لای پارتی بێ بۆ خۆی ئەمە چ جۆرە تەوافقێک و چ جۆرە بەڕێوەبردنێک و هاوسەنجیەک دەیەلێتەوە بۆ لایەنەکانی سیاسی لایەنە سیاسیەکانی تر لە هەرێمی کوردستان بۆیە ئەم بابەتە ئەم جۆرە تەعاملکردنەی پارتی لە پرسی سەرۆک کۆمار یاخۆ لە پرسی کۆی پرسی دروستکردنی حکوومەتی نوێی عێراق پێم وایە مەترسی لەسەر تەوافق لە عێراق دروست کرد و مەترسی تەوافق لەسەر هەرێمش دروست کردووە بۆیە ئێستا و پێم وایە ئەم گۆڕانکاری کە بەسەر ئێستا هەست دەکرێت پارتی لە هەندێشتی پاشگەز بۆتەوە کاتێ باز لەوە دەکەن کە پارتی بەشێک نەبووە لەو تەوافقانە بەشێ نەبووە لەو ڕێکەوتمانە پارتی پێش هەڵبژاردنەکان هەرکە یاسای هەڵبژاردنەکان دەرچوو پارتی زۆر بەڕوونی وتی ئێمە هاوپەیمانێکی لەگەڵ هیچ لایەنێکی کوردیش ناکەین لە کاتی هەڵبژاردنەکان هیچ تەحالفیان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی کوردی نییە لەبەرەوەی لە ژێرەوە تەوافقیان لەگەڵ موقتەدا سەدرا هەبووە و لایەنە سونیەکانیش کاکزانە نەیان شاردۆتەوە بە شانازیەوە باز لەوە دەکەن بەڵێ ئێمە سێ جێی سەرەکی دەستیان هەبووە لە ڕێخستنی نێوماڵمان کە دژایەتێکی زۆر لەبین خەمیس خەنجەر و محەممەد حەلبوسیە بووە ئەم سێ جێش ئەوەن هەولێر و ئەنقەرە و ئەبوزەبین کەواتە ئێستا نێوماڵی شیعی درک بەوە دەکەن کە خودی پارتی و سەرۆکی پارتی دەستێکی باڵایە نەبووە لە ڕێخستنەوەی نێوماڵی سونی ڕێخستنەوەکەش لە چیدا خەتەرەکە ئەمڕۆ بەڕێز عەمار حەکیم زۆر بەڕوونی باس دەکا ناکرێت یەکریزی پێکهاتەیەک یان پێکهاتەی کورد و سونە لەسەر حیسابی پێکهاتەی گەورە کە پێکهاتەی شیعە بێ ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە کاتێککە سونەکان شانازی دەکەن بەوەی کەوا سەرۆکی پارتی ڕۆڵی هەبووە لە دروستکردنەوەی یەکریزی ئەوان و لە کۆی ئەم یەکریزیەی کە بۆ سونە دروستیان کرد و خۆشیان چوونە پاڵی نێوماڵی شیعەی تێکدا بۆیە ئەمەی ئەمڕۆژ بەڕێز عەمار حەکیم کە باسی دەکا ئاماژەیەکی ڕاستەوخۆیە بۆ پارتی کە ئەو نێوماڵ یەکریزیە و ڕێخستنەوەی نێوماڵی سونە کە کردوتانە لەسەر حیسابی پەرتەوازەکردنی نێوماڵی شیعی بووە کە ئەمەش بەڕاستی خوێندنەوە بۆ تویتەکەی موقتەدا سەدر ماوەستا محەممەد پێت وایە ئەمەش لەو چارچەوەیە لەو ڕۆژەوەی موقتەدا سەدر مێژووی سیاسی موقتەدا سەدر لە دوای 2003ەوە هیچێکە لە سیاسی ڕاڕاکان هیچ کاتێ لەسەر ڕێیەکی سیاسی مستەقر نەبووە لە ناو حکوومەت بووە معارەزەش بووە ئەمری بەسەر حکوومەتە فەرز کردووە و بریارەکانشی بۆ نمونە پاڵپشتی خۆپشاندەرای کرد کڵاوشینەکانی نات بۆ پارێزگاریکردن لیان و دوای ماوەیەک لە خۆپشاندەرانش هەڵگەڕایەوە
کەسێک دیاری ئەکا بە وەزیر دوای ماوەی سەحبیەکە مێژووی سیاسی مقتەدا سەدر پێمان دەڵێ بەنسبەت کوردەوە هیچ کاتێ لەگەڵ پرسە سەرچەکانی کورد نەبووە و بۆ خۆشی لە ڕووی پرسە سیاسیەکانەوە گۆڕینی بیر و ڕا لای مقتەدا سەدر کارێکی ئاسان بە حکمی ئەوەی مقتەدا سەدر وەکو سیاسیەک مێژوویەکی سیاسی کەمی هەیە بەڵام خاوەن میراتێکی بنەماڵەیەکی گەورەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئاینیەوە وای کردو بۆ ئەو بڕیاردان گۆڕینی بڕیار کارێکی ئاسان بێ بەڵام ئەوەی کە گرنگە نەدەبوو پارتی دیموکراتی کوردستان بچێتە بەرەیەکەوە هەم مقتەدا سەدر بەنسبەت خەمیس خەنجەرەوە 4 ساڵ لەمەوە پێش پێی دەوت خەنجەرە الئیرهاب ئێستا کانە تەحالوفە لەگەڵی یعنی هیچ لە خاڵە سەرچەکانی کاتی خۆی کە کوتلەی بەرەی ئیسلاحی هەبوو دژی بەرەی بینا بوو ئەیوت ئێوە چۆن دەبێت لەگەڵ خەمیس خەنجەرە کە یەکێکە لە تیرۆریستەکان ئێوە هەماهەنگی بن ئێستا لەگەڵ خەمیس خەنجەرە تەحالوفی دروست کردەوە بۆی ئەم جۆرە تەحالوفە لەسەر ئاسی پرسەنەتەوەی نیشتیمانیەکان بۆ کورد هیچی تێ نییە بە پێچەوانەوە ئەگەر بێتە مایی لێکرازانی زیاتری نێوماڵی شیعی و ببێتە ئاستی شەڕی نێو پێم وایە ئێستا شەڕی نێوخۆ لە نێوماڵی شیعی دەستی پێکردووە هەندێک قۆناغەیە هێرشکردنە سەر بارەگای پارتی هەوڵی کوشتنی کادری پارتی لە ناو بەغدا هێرشکردنە سەر بارەگاکانی محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر هێرشکردنە سەر ئیمارات ئەمە هەموو پێمان دەڵێ ئەمە هەمووی مەسیجی سیاسی و سەربازین کە ئەو لایەنانەی کە لە نێوماڵی شیعی ئێستا سەغڵەتن بەم ڕۆڵەی پارتی و سونە بینیانە حتمما ئەگەر چارەسەر نەکرێ و ئەم پرۆسەی بەونەوە ئەبڕێەوە بچێت کە مقتەدا سەدر و هاوپەیمانەکانی دانوێ حتمما کاردانەوەی توندیان دەبێ و پێم وایە ئەمە مەترسیەکەی ئەوەیە ئەو ململانێ لە نێوماڵی شیعیەوە دەگوازرێتەوە هەرێمی کوردستان دەبێتە بەشێک کاتێک کە ئەوان دەستیان بگا بە ئیمارات دەستیان دەگاتە هەرێمی کوردستان کاتێ ئەوان لە بارەگای پارتی یاخۆ لە بارەگای لایەنێکی کوردی بدەن لە ناو بەغدا زۆر بە ئاسانی دەتوان لە شارەکانی هەرێمش لێن کەواتە ئەوەی کە وای کردووە ئەم هەڵوێستەی پارتی مەترسی لەسەر قەوارەی هەتا ئەمڕۆ کەسێکی ناوداری سەرکردایەتی کۆنی پارتیش باز لەوە دەکا ئەم ململانەیە مەترسی کاتێک کە کورد دەبێتە بەشێ لە ململانەیە مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست کردووە بەڵێ هەموو درێک بۆ مەترسیە دەکەین ئەم ڕۆڵەی پارتی بینی بە پەلکێشکردنی کورد بۆ ناو ئەو هاوپەیمانیە ئەگەر بێت و چارەسەر نەکرێ زیانەکانی چەندە بەرماڵی شیعە بکەوێ ئەوەندەش بەرماڵی کورد و هەرێمی کوردستان دەکەوێت. بەڵێ مامۆستا دکتۆر ڕێبین لە قسەکەی مامۆستا محەممەدەوە ئەو پرسیارە دروستکەین ناوەڕۆکی ئیتیفاقیەکە تا ئێستا ڕوون نییە تاکو خەڵکی تیمینانێکی هەبێەوە تا مامۆستا محەممەدیش باز لەوەکە و کاک ڕەشادیش کۆک بوون لەسەرەوەی کە مەترسی گەورە لەسەر هەرێم دروست دەبێ و ڕەنگە مەترسەکان بگاتەوەی کە هەڕەشەی سەربازیش بۆ چوونی بەڕێستا. وەڵاهی ڕێزمێ بۆ مامۆستا محەممەد بۆ قسەکانی و بۆ مامۆستا ڕەشادیش کەس کاک ڕەشاد لە بیدایەتەوە کە ئێمە مامۆستای زانکۆین و ئاگامان لێ نییە و بە شەخسەنەکردنی حیوارەکەی کرد ئاسێکی نزمە لە حیوارە پێویست ناکە بۆنەوە ئایەمە دابەزین بۆ ئاستان بەڕاستی جەنابی باوانی کەیەکان دۆ ئەم قەوانە یعنی ئەوە نەوترایەوانێ بەڕاستی تامیکیانە ماوە دانان بە چاکەی لایەنێکە بۆ شێوەیە کە ئەوە نەبووێتەوە وای لێ کە بۆ خۆی جەنابی سەرۆک بارزانانی کە ئەتراکی بۆ کردووە لە شەڕەکەی داعشە نزیکتر لە ڕووی جیۆپۆلیتیکی و لە ڕووی جوغرافیەوە وڵاتانی ناوچەکە ئەو وڵاتانن کە نزیکن لێتەوە یعنی تەبعاً لە بەهەنامانەوە هاتوون سواز کراون و بابەتەکە ئیتر ئەمە قسەکردنە بەزاری برادێکەوە یالایەنێکەوە کە خوا عفوشی کردووە هەموو لایەک بیررا بەڵام ئایا ئەوە لە سێ جەبهەوە ئێمە شەرمانە کرد ینی خۆ هەموو برادرانی یەکێتی زانن بە 40-50 بڵێن پازدارەوانەیە واچوونە بەری مەخبور مەسەلا هێزی پێشمەرگەی کوردستان نابێ بۆ شێوەیە جوهدی حتا یەکێتی نیشتیمانی کوردستان و تۆی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەو شێوەیە بچووک بکرێتەوە ڕۆڵەکەی و بەهەدەر بدرێت ئەوەیە مەبەستەکە بنابێ بەو شێوەیە زل بکرێتەوە تاوەکو ئەوە بەهەدەر بدرێت کەس نوقڵی نەکردووە کە دەوڵەتی ئێران لە شۆڕشا یارمەتیان داوین ولا ڕاپەڕی دیشە ئێستا بین سەردۆخی ئێستا ئێستا دۆخی ئێستا ئەو گۆڕانکاریی کە مەسەڵەوە پێیان وایە ئێران تووڕە دەکەم بابەتە گەر تا سەر ئەوا بڕوە بۆچی ئێران تووڕە بکە بەعکسەوە ئێستا خۆنێنەرانی ئێرانیش لێرە بوون و لای جەنابی سەرۆک بارزانی بوون و هەموو لایەکی ڕێککەوتون کە دەست پێشخەرێکی زۆر جوانیش کراوە ئێستا ماڵێکی ئەمە خۆی ڕێک وایە ئێمە کە کەبینەی سونە و کورد بۆچی دەتوانی ماڵێوان لە تووپەکە یعنی تۆ خۆت برا گەورەبی بە قەڵی خۆیان 65 و 70
لە سەتی عێراقیان پێکێناوە بۆچی بتوانێت کابینەیەک ئەو دوو لایەنە شەق و فەق بکات بۆچی ناتوانێت ڕێک بکەون مەسەلەکە وەیە لە ناو ماڵی شیعەیە بە شێوەیەکی عیلمی باباچی بکەین و تۆزێ بەرزتر بینەوە لەو مەسەلەی ئاستی شەخسەنەکردنی حیوانە مامۆستا زانە ماڵی شیعە سیراق تایە لەبەر دووسێ خاڵ هەیە کە زەحمەتە و ناتێک نایە ئەمە کورد نییە و پارتی نییە و یەکێتی نییە کە لەتی کردوون ئەوەڵەن ئەو پەیوەندی ئەو دانیشتانانەوە ئەو پێکانانی حکوومەتە بەندێک بەقابەتە بە شێکی ڕاستە و خۆ لە تەلەڤیزیۆنەکانی تری خۆیانە بە عەرەبی لە هەندێک چاوپێکەوتنا بە تەوقیتی 26 مانگ باس بکرد دەی مخلص باسمان کرد کە لەبەرەوەی بەندە بەر دانستانەکانی ڤیەناوە تەجوید دەکرا ئەو حکوومەتەوە ئەو سەرۆکاتی پەرلەمانە یەکەم جار تەجوید کرا تا 25 مانگ پەرلەمانەکە بڕیاریدا ئێمە لە مانگی 12 دەبانوو تا 26 مانگ ئەم پرۆسەی هەمووی تەجوید دەبێەوە سێ تاوە کۆبێنە قۆناغی نۆیەمی دانوستانەکانی ڤیەنا لە نێوان ئەمریکا و ئێران بە کورت و مختصری ئەوەی کە ئێرانی عێراقی بەدەستەوەیە ئێران و ئەمریکایە یعنی ئەو دوو وڵاتە یاریزانە لە ئیقلیمی و جیهانیان کە ئەگەر هەرچەند لێکەوە نزیک بلێکەوە ئەوە حکوومەتی کابینی باش دکتۆر ڕێبین دایکە بێ تۆزێ دوورکەونەوە لە یەکتری بەم شێوەی لێ بە تەوقیتی سەقفە زەبەنەکانەوە عادڵماتی بۆچی وای لێاو لەبەرەوەی لایەنی ئەمریکی زۆر ڕازی لە بوو لایەنی بڵێن ئێرانی وەکو هەژمونێکی ئیقلیمی بەبێ پەردە باسی بکەین لەگەڵ ئەو مەسەلەیەدا بوو بۆیە دەبێ ئەو دوولایەنە ڕێبکەون ئەو ئیرادەی ماڵی شیعە بچکەوتوتە دەستی ئێران و ئەمریکا بە شێوەیەکی باشە ئێستا یەکێتی و پارتی بۆ گەیشتن بۆ پێتوانیە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان ئەو دوو هێزە گەورەیە و دوێزە سەرچیە بەو شێوەیە لێکترازاون ئێمە نازانم شێوەیەکی منطقی مامۆستا هەرە مامۆستا میوانت هەرە لێ من ئاگام لێ نییە و ئاگام لێنێ ئاگاشم لێ نەبێ هەر ناڵ لە بێری سێری ئەخبار کە دانیشێ تۆ سەرۆکی لیژنەکەت فێکێتی بێ بە هاوبەشی چوو بیتە بەغدا دووسێ ڕۆژە گەڕێن و ئەمیان قۆڵی ئەوە گرێ و ئەیان قۆڵی ئەوە گرێ پێشی یەکتری ڕانێن و هاتوون بە هەر دووچانەوانێ بە حساب یەکگرتو لە کردونی دەستنی سەرۆکایەتی پەرلەمانێرە سونیە خوان لەسەر حەمەد حەمەدێکەوتن تۆ بێ ئەبیتە بە لەو دووبەرێکیە وەڵا خوان تۆ کردەوانەوە ئەندامانی پەرلەمانەکەی یەکێتی نیشتمان چونە دەرێ یەک حیزبی دیکەی کوردستانیشان لەگەڵا نەچۆتە دەرەوە ئێمە ئەمە تەسیری دروست ناکە مەترسی دروست ناکە بەس موقفێکی سیاسی تۆمان کرا بە شێوەیە لە شێوەکان ئەوانن کە دەستیان کرد بەوەی کە تەرەفداری لایەنی ئیتاڕی بن وەکۆی ئیتارەکە بێت ئیتاری تەنسیقی نا بۆ کوردستان ئێمە باشە ئێمە ئەوە مەدەلالەتە لە دیموکراسیەکەی سیستەمی کوردستان بەڵام با لە قۆناغەکانی کە مەترسیە ئێمە بەرژەوەندی کوردستان لە توپەت ناکرێ بڕوا ناکرێ کە ئەوەنە ئاڵۆز بیان ئەم بەرژەوەندی گشتیەکە زانێتی گاتچیە بەنەوەی ببینێن و پارتی بەلێک دەوای ببینێ بەرژەوەندی کوردستان لە یەک ریزیایە بەرژەوەندی کوردستان لەوەدا حیزب 16 کورسی هەیە بۆچی ئەبێ سەرش فابەت بێ بەوە کە سەرۆکایەتی کۆمار و هەموو پێسوپلەکانی بەدەستەوە بێ شەڕکردن لە پێناوی پلۆپۆست و کورسیەکە ئەوە نایەنێکە ئەزمونەکەی کوردستانەکەەوە لە خەتەرایە دەبا برادران ئەمانە ئەزانن هەردوولا کە ئەزانن ئەمەە خەتەرە بابان و دۆخەکەەوە خەریکە ئەگرەکە گەتە لای ئێمە بۆچی ئاسمان سلێمانی کراوە بە ساحەی دوایمین تۆپە ئاگرینەکەی پێشەوەی بچێتە ناو خاوەنی باڵەکەەوە ئەوە خەتەرترین شتە لە لەو ڕۆژەدا کە لە لوبنان ئەو تۆپە ئاگرینەی ئینتیقامکردنەوە لە خۆشببوو قاسم سلێمانی باز دەکرا لەوێ تۆپە ئاگرینەکە فرێدرا ناو سلێمانیەوە باوەشی بۆ کرایەوانێ و هینێکی بۆ کرابوو کە ئەنەه سپاڵەوانێکی کوردستانی کوردی ئەسڵی وەفاتی کردووە ئێمە بۆچی ئەم ماڵی خۆمان پێی بەم ئاگرە شوێنی باشە دکتۆر ڕێبین ئەوەی کەوێ انتخاب بکاتەوە لە عەرزی ماڵی خۆیان بە انتخاب بکاتەوە بۆچی ئێوە بە تەڕەفتەیە باش کاک ڕەشاد گەڵاڵی ئێوە بە 16 کورسی ناتوانن لەسەر عرفی جاران بڕۆن هەموو شتێک 50 دابشکەن ئەوە قسەی دکتۆر ڕێبینێ وەروەها باز لەوەشەکە ئێوە بۆچی باوەشەکەنەوە بۆ تۆپاڵ ئاگرێکە بەڕاستی ساحەی کوردستانیە بۆ یەکلابوونەوە بۆ سوستانی ئەم شەڕە بڵێ کاک دکتۆر ڕێبین دوێنێ لەبیر کردبی بە هەزار دەبابێ هینا سەر خەولێ تارەی عێراقی هینا سەر خەولێر پایتەختی پێداگیر کرد ئەمە تۆپە ئاگر نەبوو
فڕۆکە و سوپا و دەبابەی تووشە هینا هیران و نازەینێ ئەمە تۆپە ئاگرنە ساڵیادی ئەمە تۆپە ئاگرێکە تۆ وڵاتت هەموو سوتاند و هەموو کاڵم کرد خۆت و حزبەکەتی تۆ دەتێت ئەوە تۆپە ئاگر نەبوو کەچی ئەمیان تۆپە ئاگرێت تۆ لە ساڵ ڕۆژی کوشتنی ئاغا سلێمانی تۆ یادێک دەکەیت تۆمە تۆپە ئاگر بە قوربان مێ لە قسەکانی خۆشم من باسی ئەوم کرد ئەزانی باسی ئەوم کە تۆ دکتۆری زانایی کە خەڵک تەواشەمەکە باسی ئەوم کرد یعنی باسی ئەوم کرد کە ڕووداوەکان بە قوربانت بۆ دەکاتن چاوەکەم قسەکانە پێمەوە بە قوربان پێم خۆش تۆ دکتۆری بە قوربان حتا ئەوە بزانین قسەش نەکرد لە قسەکانی جەنابەت کۆمەڵێک ئەوە شت کرد مهترات لە قسەکانت بۆیە من پێم خۆش هەندێک حقیقەت لێ جەنابەت بیزانی یعنی ینی کۆتا بێنن بەو دروشمە بری قەدارەنەتەوەیە کە دەیان ساڵ خەڵکی پێچەواشە دەکەن لە قۆناغە جیاجیەکان ئەمە ئەو قۆناغانە کۆتا هاتیە ئەو مەلەپەین بۆ کەشف بووە هەر کاتێک بتانەوێتن خەڵک بەخاین لە قەڵم دەدەن و هەر کاتێکی بۆتان بولێتن خۆتان وەکو بەرزەکی بانان بە ئەوە دەزانن ئەمەوە بینە من دەڵێ ئەم شاندێکی هاوبەشتووە ئەم شاندە بەپرسی شاندەکە کاغیماد ئەحمەد ئەمدانی مەکتەبی سیاسی چەتە نیشتیمانی کوردستانە ئەم شاندە بۆ ئەوە توە دیارە بۆ چێڕاشکراونە لەگەڵ تەیاری سەدی کۆی کورد لە سیاسیەکان بکاتن بۆ ئەوی بەیەکەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بچن داکۆچی بکەن لە دەستەوت و ئێستاقاقی نەتەوەییمان نیشتیمانیمان بەیەکەوە بچن بەڵام کە توی نەوێندە کە توین تەیاری سەدری باشنا پێ بۆتی وتی کاکە ئێوە ئەم ناقشێتی دەکەن ئێمە ڕێکەوتنی پێشوەختەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی واتە تۆ دەکرا بەردەوەی ئەم شاندە دروست بکرێتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆت کرد دانیشتنێت کرد دیالۆگ کرد دەکرا بە مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان بڵێن هەواڵان ئێمە ڕێکەوتنێکی لەم شێوەمان هەیە ئێوە بۆ دەیشاردنەوە پەردەپۆشی دەکەن بۆیە مێن لە کۆتای نامی لە ئەوەی من مەدەمەوەی قسەی لەسەر بکەم ئەم قۆناغانە لە قۆناغە جیاجیەکانی ڕابردوو کاگەوە کۆمەڵێک سەرکردەی ناسراومان بینی بە ناوی قەزەینەتەوەی ئەوانە هاتنە پێش من بینیمان چ ساڵ گەنجی عەرەب شۆڕژێری عەرەب شانازیان بە جەمال عەبدولناسر دەکرد کە جەمال عەبدولناسر تاکە سەرکردەی شۆڕژێر بۆ توانیتی لە شەر ئۆکتۆبەر گەورەترین ململانی ئیسراع لە عەرب لەگەڵ ئیسرائیل بکاتن بەڵام کەچی دەرنجامی حەدبەکە کۆتی شەڕەکە کۆتایەکە لە دەستانی سینە و خاچی ئەوە بوو سەیرەکە لەوێ چەند ساڵە حەچی ڕۆژنامەی عەرەبی هەیە کەناڵی بینراوە بیسراوی عەرەبی هەیە ئەنوەر سادات بەخاین لە قەڵمە درێت ئەنوەر سادات بووە فریادڕەز بۆ جێرانەوەی خاک و ئاوی ئەوەی مصری لا ئیسرائیلستان بۆ مەبەستت لەو نموزە جێسیە ماوەسا نمونە دێن معفومکە ئێستاکە لە پاش 100 ساڵی سیر دەکەن ئێستاکە کۆی ڕوئەسای عەرەبی چێبڕچیتیان بۆ ئیسرائیل کە ڕێکەوتنەکەن ئەم ڕێکەوتانی کۆی وڵاتانی عەرەبی ئێستا کە دەبیندرێن بە تاریخێکی ڕێکەوتنەکەی ئەنوەر سادات نییە کە سوود گەلێکی گەیاندبی بە خاچی مەسەر بۆیە من پێم وایە سەرکردەی نەتۆیی سەرکردەی دۆستۆ سەرکردەی پرۆژ بۆ یەک پارچەی یەک ڕێزی هەرێمی کوردستان خۆی لەوە دەبینێتەوە دەبی باز بدا بەوە نییە خەڵک تووشی ماڵوێرانی بکاتون دایمەن سڕاع و کێشە دوکاتن لە نێو هەرێمی کوردستان من وای دەبینم لە هەرێمی کوردستان سراعەکان سراعێکی زۆر بەهێزە من دەزانم ڕێکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و تیاری سەدری لەگەڵ کوتلەی کورد سونیەکان بە تایبەتی لەگە حەدبۆسی و خەمیس الخەنجەر خۆناغی خۆی بڕیە منەوە دەزانم خۆناغی خۆی بڕیوە ئەم خۆناغانە تەواو بۆیان هیچ ناقشە بەڵام من بە دکتۆر ڕێبین و بە هەواڵانی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێن هەر ڕێکەوتنێک بە دەربی لە تەوافقی نیشتیمانی لەسەر ئاستی عێراق من پێم وایە زەرمەندترین لایانی سیاسی کە زەرر بکاتن هەرێمی کوردستانی عێراقا من لەگەڵ قسەکانی کاک محەممەدم لەبەروەی لە هەرێمی کوردستان بە ئەو حقەتە بزانین ئێمە کەمینەین باس سەرتاش من باسی ئەوم کرد ئەگەر شیعەبی 50 کۆی هەیە دەتوانین کۆی پۆستەکان بباتن ڕێکەوە دەبینیوکان من دەزانم سراعی نێوماڵی شیعە لە چ قۆناغێکە و لە چ ئاستێکدایە پێت وایە کە مامۆستا ڕەشاد وەکو دوا سەرنج کاک ڕەشاد گەڵاڵی بەڕێستان پێتان وایە ئەگەر بێت و باسی هەرێم بکەین ئەم سیناریۆ خۆی لە جێبەجێ بێت کە و اتفاقی هەیە
دوزار نێوانی یەکێتی و پارتیش دەگاتە دۆخێکی ناتەندروست. من پێم وایە ئەم ڕێکەوتنەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتانی تیاری سەدری و ئەوانە هەڵوەستەی پێ دەکرێت. پێشم وایە لە ڕۆژانی داهاتوو هەم تەراجعەیەک هەیە، یعنی ئەمە پێمان خۆشە یان ناخۆشە، وەکو چاودێری ئەمە دەبینین نردنی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای تیاری سەدری لە نەزان بۆ لای مقتدا تەراجعەیەکی پارتی دیموکراتی کوردستان دوای ئەو شارانەیە کە ئێرانی و ئەمریکیان لە ساحەت لەسەر ئاستی عێراق بۆیە ئەمە من بە کارێکی باشی دەزانم، بەکارێکی باشی دەزانم ئەگەر هەڵەیەک کرابی لە ڕابردوو بەپی ئەو ڕێکەوتنا کە هۆکار بوو بێتن بۆ تێکدانی یەکریزی نێوماڵی کورد دەشکرێ جەنابی کاک بەشەر مبادرەیەکی هەبی لەم شێوەی ئێستا کرا بۆی بتوانرێت دارێکی پێداچوونەوە بە هەم ڕێکەوتنەکان بکرێت یاخود ئەم ڕێکەوتنا من پێم وایە حەقا زیاتر و کات بدەکە لەبەرەوەی من بەدرەنگ بۆ هاتم. وەڵا مشکلەوەی کاتم تەواو بووە دەکرێت بوو لەگەڵ جەنابتان دەکرێت بۆ ڕێکخستنەوەی نێوماڵی کوردیش خۆ لە دوای ساتیش بیتن ئەم مبادرەی جەنابی کاک مسعود بۆ لای تیاری سەدری و لەگەڵ لایەنەکان من پێم وایە ئەمەشیان ئەگەر بە ئاگا هاتنەوە و یاخۆت بۆ ڕێکخستنەوەی نێوماڵی من پێم بەکارێکی باشی دەزانم بە ئەوەی نازانم بەزیان ناگەینم بۆ بەزیان نازانم بۆ ئەوەی بۆیە من لە کۆتا قسەکەم باسی ئەوە دەکەم لە غیابی من دڵنیام لەوە لە غیابی جەنابی مامزەلال ڕۆڵی سەرکردەی کاریزما غیابی هەیە ئێستا لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی پرۆسی سیاسی بەتابەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەگەر نا چوە کورد مانی کورد گەشەی کورد پەیوەستە بە مانەوەی کورد پەیوەستە بە ڕێکەوتنی ڕێکخستنەوەی نێوماڵی کورد و بەڵێ ئەو کارەباکەژایەوە ئەو کارەباکەم کارەباکەم ڕاکەخە بوو. بەڵێ سوپاس دەکەم کاک ڕەشاد، من کاتم بەرەو کۆتایە. دکتۆر ڕێبین دواسەرنجی بەڕێستان بە کورتی بێدارم کارەبای تۆش نەبژێتەوە هەبوو لایەکمان هەڵخەمین هاودەردین هاوکێشەین هاوزمانین هاوستراتیژین هەردوو ماڵیەک دووبەرکێک بکرێتەوە دەبێتە مای مساومە زیادە دەبێت مساومە زیادە بکرێت لەسەرەوەی کە هەتا هەرشێک بێنی کە دوو فاتی تێکەوت ئەو وەختە مساومە زیادی تێدا دەکرێت پایمە یەک ڕیز و یەکدەک بین ئەگەرەوانەی ئەو لایانی کە بەختەتورەتی وەزعەکە تێگەیشتووە و هەزمی کردووە بە دەست پێشخەری بکەن بۆ نەرمینوە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر. ڕێکەوتنێک بریتی نییە لە تەنازل بۆ بیلەتی خۆت بۆ پەرژەوەندی خۆت سوپاس دەکەم بۆ ئەوە بریتە لە گەورەی. سوپاس دەکەم دکتۆر ڕێبین. مامۆستا محەممەد دواسەرنجی بەڕێستان بە کورتی بێ دیارە زۆر گرنگە پارتی دیموکراتی کوردستان ئەبێ لەوە تێبگا نە بەغدا بە زۆرینە و کەمینە و بە ژمارەی ئەندام پەرلەمان بەڕێوە دەبێ بە تەوافق بێ و نە هەرێمی کوردستانش حکمش لە هەرێمی کوردستان بە ژمارەی کورسی و ئەندام پەرلەمان بەڕێوە دەچێت هەر دەبێ بە تەوافق. هەڵەی گەورەی پارتی ئەوەیە ئەگەر لە دەرەوەی تەوافق بیرکاتەوە لە حکمی عێراق یاخۆت حکمی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین هەڵسوڕای دیاری بزوتنەوەی گۆڕان و سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبین سەلام قادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان و کات مامۆستای زانکۆر و سپاس بۆ بەڕێز ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ سێمیوانی ئازیزم بینەرانی خۆشەویست لە ڕۆژانی داهاتوو ورتر لەگەڵتان دەبین بۆ ئەوەی بزانین بەکوێ دەگات ڕانمان پێشکەشکردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.